ناوی بەڕێزە؟ عبدو کا عەبدۆ خەڵکی کوێی کاک عەبدۆ؟ ڕۆژاوە ڕۆژ ئاوا سەر و سەر چاوە ساوی بەچیەوە سەرقاڵی چ کارێک دەکەی؟ وڵا ئیش سبوغیتکە ئیشی سبوق لە هەولێردا دەنیشی؟ بەڵێ باشە سەر چاوان چۆنە هاتن بۆ فامیلی مۆڵ؟ وڵا خۆشە بۆ- ببینێ ئەیبینی ئەڵم چۆنە هاتون؟ یعنی بۆچی هاتون بۆ فامیلی مۆڵ؟ وڵی بۆشت پیاسە کڕین بۆ پیاسەکردن؟ پیاسە و ڕاز دەکەن دەی باشە یاخوا بەخێر بێن سەر چاو چاو ساوە شتێک خۆشم بۆ باسکە کا عەبدۆ چ باسیکە لە کاتی ئیشکردنە لەگەڵ ئەو برادەرانەتە وڵا هیچ چەک نییە هیچ شتێک نییە؟ بابا چۆن شتی خۆش ڕۆیە لەگەڵ برادەرەکانە وڵا چ بڵێ ڕۆژانە لەگەڵ یانیت لەگەڵ ئەوانە کار دەکەیت ئارێوە 24 ساعت ئێ باشە 24 ساعت یانی شتی خۆشش بوو ئەیات کاک عەبدۆ چۆن هیچ نییە بۆ ما باسکەیت هیچ نییەوە ئەی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆن ئەگەر پرسیارێکە لێ بکەم پرسیاری چنە وەڵا ئەو برادەرەکە لە فولە یعنی زۆر زیرەکە زۆر زیرەکی عیبی نییە خوێندنە تا چه ئاستێک خوێندووە وڵا حتا بە کەلۆری ڕۆشتم هەتا بە کەلۆری آره. زۆر چاکە لە شستاخ بێ پرسیارێکە لێ دەکەم بۆ یەکەم جار ساڵی چەند کارتی زەرد و سوور لە تۆپی پێدا دیاری کرا کاری پێکرا ساڵی چەند بوو کارتی سوور و زەرد لە تۆپی پێدا کاری پێکرا خۆ دەزانی کارتی سوور و زەرد بەڵێ. ئەوەی لە دوو گۆڵیە باڵێ بەکارەهێنرێ سەری دوو گۆڵیەکەیت بەڵێ پێت خۆشە جمهوری کوێیت بەشەڕمە بەرشەلۆنە ئێدە بەڵێ. باشە خۆمان ئارێوە منیش بەرشەلۆنەم لەبەر خاتری میسی بووی بە بەرشەلۆنە آره والله. ئێدە تەواوە هەر ئەوەیە ئەم ساعدێکی بکە وڵا بەسەر چاوم ساعەتەکەم 1970 1970 1972 1970 1971 1972 هەفتەیەک نابی گۆڕە 1970 هەفتە تۆ دەڵی هەفتە بەڵێ دەست خۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵاتێکمان بنێ بۆ کاک عەبدۆ فەرموو ئەو خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکەی بۆ بەڕێزە خۆش. بەرنامەکانی ئەمە نەبینیەوە کاک عەبدۆ وڵی جارجار دەبینم دەبینی پێت خۆشە ئارێوە باشە سپاس دەکەم سپاس. سپاس بۆ بەشداریت کاتێکی خۆشە سپاس. فعال لەگەم سپاس. سپاس